نمایشەکەی قوباد تاڵەبانیتان بینی؟ ببینن ئەمڕۆ چۆتە هەڵەبجە و بۆ ڕاکێشانی هەست و سۆزی خەڵکی ئەو شارە لە جیاتی جانتاکەی کیسێکی بەدەست گرتووە و زبڵ و خاشاک کۆ دەکاتەوە. ئەمە خزمەت نییە، بەڵکو و سوکایەتێکی ئاشکرا بە هەستی بنەماڵەی 7,000 شەهید کە کیمیاباران کران و گیانیان لەدەستدا. سیاسەتەکەی جەلال عەسامەدینی باوکت هەڵەبجەی کردە قوربانی بەرژەوەندی ئیقلیمی. ئەوە تا نەشێران مستەفا خۆی دەڵێت هێزەکانی یەکێتی کە بۆ ئێران شەڕیان دەکرد لەگەڵ پازداران چوونە ناو شارەکە و جیان نێشت. هەر ئەمە بوو وای کە ڕژێمی بەحث شارەکە کیمیاباران بکات. هەمووتان بینیوتانە کە محەممەدی حاجی محموود دەڵێت یەکێتی و کوڕانی جەلال عەسامەدین واتە بافڵ و قوباد هیچ پارەیەکیان لە بانکەکانی هەڵەبجە نەهێشت و هەر هەمویان دزی. هەڵەبجەیەکان پێویستیان بە گسکی تۆ نییە، پێویستیان بەو ملیارەها دینارە دزراوەیە کە ئێوە لە بانکەکان تاڵانتان کرد و تاشیتان. واز لەم سیناریۆیانە بێنن. ئەگەر زۆر ئازان پارەکان بگەڕێنەوە تا خزمەتی و شارەی پێ بکرێت، تا کۆڵانەکانی قرتاو بکرێت، تا پارک و پرۆژەی باشی تێدا دروست بکرێت، تاوەکو شار یاری بۆ منداڵی قوربانیان تێدا دروست بکرێت. ئەگەر بەنیازن بۆ کۆکردنەوەی چەند پارچە زبڵ و خاشاکێک ڕووی خۆتان سپی بکەنەوە، من پێتان دەڵێم واز بێنن، چکە بەخوا بۆنی ژەهری کیمیایی و خیانەت بە هیچ نمایشێکی سۆشیاڵ میدیا پاک نابێتەوە.